ناوم علی محەممەد ئەمینە خەلکی گاعینجیمە لە دەشتی بەڕانەتی زراعەتم کردیە تقریبا 25 دۆرم زراعەتم کردیە بە سارەکە بێبارانیە و هیچکە ساریە لە ئێستاوە دەستمان بە ئاودان کردیە هەتا ئێستا عاردەکانمان پێتێر ئاو نابی بانجان و بیبەر و جەمەلون و ئەوەنە سارانە دوو ئاو سێ ئاوماندایە تا وەرزەی ئێستا تقریبا دەبی ڕۆژێک ناڕۆژێک دەست بە ئاودام بکەین عاردەکە چکە بنی هیچ کە تێر ئاو نابی هەرچەند ئاو دەدەین پێمان تێر ئاو نابی ئێستاوە سۆندشتمان و پیازدانە پیازەکانمەوە هیچی دەبی لە تێنان پێمان تێر ئاو نابی سارەشی زۆر هیچکە ساریە یعنی کاریگەری دایتە هەموو ڕزقەکان پشتەخەت و عاردەکانمان زۆر هیچکە دەستمان بە ئاودان کردێ دەبی ئاوەشی زۆری بێخینە سەرێ کارەبایەکەش زۆر کمە ئێستا بە شوێی ناکە ئێستا کارەبا نێمەوە ڕاوەستانە دەبی انتزاری کارەبای بکەین هەتا شەوێ نازم سەعات 12 شەوێ دێتەوە ئاوەکەشمان بەش ناکە پەلەی نەدایە هەر باران هەر نەباریە هەمووی یەک دوو جاران باران باریە تەماشا ئەو جیا و دەشتەی بکە ئەگەر کامێرەکە ڕووی بسوڕێنی پار ئەو وەختە جیا لێرە کەسێک دەچوو مەڕ لێرە تێری دەخوا ئەلعام هەموو هیچک بوو جیا هیچک بوو باران هەر نەباری ئەفسان هەمووی دوو جار سێ جار باران باریە ئەو پیازەمان چاند ئەو پیازە بە ڕەباشین بووە بەم ڕەشەی گەورەی عیملاق سوڕایتەوە پێمان ئاودەیە ئەگەن هەر ناخۆریشک بوو باران نەباری ئەفسار فەرقی زۆرە ئەگە عاردەکە ڕەباز بوو ئەمە پێدەرێن ڕەباز ئەگەر بە باران پەرەکەت ئەو عاردە بەهۆنتە تێنی نابی هەر کمەچی ئاو دەدەین دەبرێن ئەگەر شتەکەمان لێدا لە پاش شتەکە سەعاتێک دوو ئاویدا کافیە بەس ئێستا ئەو سال و ئەو سار هەر ئاویدا ئەنی عاردەکە تەڕنابی کاریگەرەکەی ئەوەی خراپشە لۆ مستەقبەلی هاوینێ خراپشە ئەمە دەرێم ئەو پیازەمان چاند تقریبا 20 ڕۆژ زیاتر بەس دەناو خۆری هیچک بوو یعنی ئەگەر ناو خۆریشک بی پیازەکەشین نابی ئەگەر لە کاتی خۆی چاندمان و باران هەباشین بە ئەلعان نێزیک بەرهەمەکی فرۆشتنی دەکرد یعنی بە تەڕە پیازەمانتانی فرۆشین گەورەتر دەبوو ئەدیگە بە پاش بکەوی ئەنی ئەمەش تووشی زیان بووین ئێستا هاوکاری وەزارەتی زراعە هەتا ئێستا ئەمێن ئەوەندەم ئیسفادە لەو زراعی حکومەتی نەکردیە ئەوەندە هیچ نە چیمیا نە دەرمان نە تۆ نە بۆڕی هیچ هاوکاریەکمان نەبووە لە حکومەت هیچ ئەوە ئەگەر ساران بە ئەو تۆڕەشکەیە ئێستا تقریبا بستەک دەهات بە باران یعنی هیچ مشکلێ نەبوو هیچ بۆڕیشمان دانەدەنا ئەو لای شە مەسرەفی دیسان بۆڕی و تێکەولێکە ئەوە بەو ڕەشەمان شین کردیە هەر ڕۆژی چاندیتمان هەموو ڕۆژێ تقریبا سەعاتێک نیم سەعات دەبی تەرکەینەوە پار تقریبا 50 تەن تەماتەم هەبوو لەو 50 تەن تەماتە خوا شایەدە 30 سندوق تەماتەم لە گومرجێ فرۆشت 30 سندوق 50 سندوقم بار کردبوو لەو 50 سیم فرۆشت 20ەکەی هاتم لەناو کوورانی عنکاوە گازکە سندوقی بە 2000 دینار ئاخیری 4-5 سندوقمە هاتمەوە تەماتەی پارمان هەر 50 تەن خەسار بوو بەڕاستی ئەمە بڕێک لە وەزارەتی کشکال دوا کەوتین لە داڕشتنی پلان چکە بەڕاستی زۆر برادران هەستیان دەکردکەوە هێشتان زوو بە ڕاگەیاندنی بەڵام هەر زوو دەرکەوتکە ئەو ساڵێکی وشکە ساڵێ لە هەرێمی کوردستان بۆیە پلانەکان دوا کەوتەوە ئێستا چەند کۆبوونەوەی کراوە ئەنجومەنی ڕاوێژکاری راپۆرتێکی ئامادە کردووە و ئەو راپۆرتە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران دەکرێەوە لە چەند ڕۆژی داهاتوو ڕادەگەیەندرێکە ئەو ڕێکارانە چییە کە دەیگیری نەبەر لە بۆ ڕوبەڕووبوونەوە و کەمکردنەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر بە تایبەتی جوتیاران و دوایە تەواوی خەڵکی کوردستان بەڵێ دەتوانین ئەوەی بەس توانیەکە چۆنە توانەکە پێویستی بە بودجەیەکی شایستە هەیە بەڕاستی چکە هەموو ئەو ڕێکارانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی پێویستی بە پارە هەیە بەداخەوە ڕۆژ هەرێمی کوردستان قەیرانێکی دایرایی هەیە بە سیوادارین بودجەیەکی شایستە تەرخان بکرێت بۆ ئەوەی بتوانین بەلای کەم کاریگەری نەرێنەکانی کەمکەینەوە بەسەر جوتیاران و خەڵکی کوردستان بەگشتین ئەوە یەک لە شتەکانە دەبی بکرێت بەڕاستی ئێستا ئەو خەڵکەی کە ئەو ساڵ گەنم و جۆی چاند و دانەوێڵە کە زۆربەی
بەرهەمی زستانەی دانەوێڵە لای ئێمە پشت بە باران دەبەستی هەمووی ئەو مەسرفە و خەرجەیە کە کردویان بە هەدەر ڕۆیی هیچ بۆیە پێویستە بۆ ساڵی ئایندە کەمێک ئەرشی سەرشانی ئەو جدیارانە کەم کەنەوە بەوەی پێ لە ئێستاوە بنەتۆی چاک و بە پەینی کیمیاوی بە سعرێکی پاڵپشت ئەگەر بە خۆڕایشیان نەدەنێ بە 150 پاڵپشت یان 120 بەجێرەی ئیمکانیەتی کە هەیە بتوانین هاوکاریان بکەن و قەرەبیان بکرێن بۆی کاری کوشتگاڵیان بەردەوام بێ. حکومت بەرنامەی هەبێ بەڵام بەداخەوە حکومەت هەرێمی کوردستان هەروەک چۆن بۆ بابەتەکانی دیکە و کێشە گرفتەکانی دیکەی هاوڵاتیان و هەرێمی کوردستان بەرنامەی نییە بۆ ئەمەش هەر بەرنامەی نییە. ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاساکمان دەمێکە پێشکەش کردووە سەبارەت بە بیمەی کشت و کاڵی. لەو پرۆژەیەدا ئێمە ئاماژەمان بۆ کردووە جوتیار یا بەرهەمهێنی کشت و کاڵی و حتا کۆمپانیای کشت و کاڵی ئەوان دەتوانن لەم پرۆژەیە بەشدار بن کە سندوقی دروست دەکرێت بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کە لە دەست خۆیان دەبێ واتە زیانی کە لێیان دەکەوێت ئافاتێک کە تووشیان دەبێ و زەرەر و زیانێک کە لە کشت و کاڵەکەیان لە بەرهەمەکەیان دەدا بەڵام لە دەستی خۆیان نییە و خۆیان چارەسەریان پێ ناکرێ لەم سندوقە قەرەبوو بکرێنەوە. بەڵام بەداخەوە تەمان دیارە ئەم سندوقە بەشێکشی بەڕاستی دەبێت تۆزێک ینی لە ڕۆدارایەکەوە بکرێت سەر حکومەتی هەرێمی کوردستانیش. بەڵام حکومە ببیانی ئەو پرۆژانێک کە تێچووی دارایی هەبێ یان نایان کە یان بەڕاستی زۆر خۆ دەگرخێنێ و خاوەخاوی پێ دەکا بەداخۆی سەگەم پرۆژە ینی پسند کرا بە ئێمە زۆر بە ئاسانی دەمانتوانی قەرەبووی ئەم جوتیاران بکەین کە ئەم ساتوسی وشکە ساڵی دەبن چونکە لە دەست خۆیان نەبووە یا سووتانێک کە لە دەست خۆیان نەبێ یا لافاوێک کە لە دەست خۆیان نەبێ. عليمة عادل الإخواني